دەوڵەت بەبێ دیفاع نابێ، هیچ دەوڵەتێ نییە لە دنیاە پێویستی بە بەرگری نەبێ، چونکە دوژمنان نایڵن ئیسراحەتکەی. خۆشەویستەکانم، ئێستا مفهومێک لە ناو خەڵکا بڵاوە بۆتەوە ئەگەر تۆ دیفاع بکەی لە خۆت، ئەگەر دیفاع بکەی لە وڵاتەکەت، تۆ ئیرهابی. ئەگەر قووەت پیا بکەی، محاولە بکەی قوتی باش پیا بکەی، تۆ ئیرهابی، تۆ تیرۆریستی. کە ئەمە مەفهومێکی زۆر هەڵەیە. دوژمنان دەیەها بەڵکو سەدەها بەڵکو هەزارەها کیلۆمتر ئەبڕن دێن وڵاتی تۆ داگیرەکەن، تێن خاک و نیشتیمانی تۆ داگیر ئەکەن، تێن تەهدیدی عەسکەری پایتەخت و وڵاتەکەت ئەکەن، تێن ئەیانەوێ خێر و بێری وڵاتەکەت بوون، تێن وڵاتانی ئیسلام داگیر ئەکەن، پارچە پارچە ئەکەن، دوژمنایەتی تیا دروست ئەکەن. یعنی بۆچی بۆ ئەوان حەڵاڵە؟ بۆچی بۆ ئەمریکا؟ بۆچی بۆ رووسیا؟ بۆچی بۆ وڵاتە زلهێزەکانی دنیا شەو و ڕۆژ ئەوان محاولە ئەکەن چەکی تازە و پێشکەوتوو بەدیبێنن؟ هەوڵ ئەدەن نەوەوی نایت قومبەلەی نەوەوی دروستکەن، قومبەلەی نایترۆجینی دروستکەن، شەڕی بایۆلۆجی ئەکەن، شەڕی تەکنۆلۆجیا ئەکەن. بەڵام بۆ من و تۆ ئەبێ دانشین چاوەڕوان بین بزانم ئەوان کەی دێن دیفاعمان لێکەن ئەگەر خەڵک تەعدای لێ کردین، ئەبێ هیچ نەکەین. یعنی شتێکی زۆر سەیرە، مەفهومێکی زۆر سەیرە. مع العلم ئاینی پیرۆزی ئیسلام چەند سەد ئاەت لە قورئانە هەیە باسی جیهاد دەکا، باسی ئەوە ئەکا کە مسلمان پێویستە ئستعداد و ئامادەباشی هەبێ بۆ هەر حاڵەتێکی نەخوازراو.